کچێکی کوردی خانەقینی شێوەکارە و زۆربەی کاتەکانی بۆ نیگارکێشان تەرخان کردووە. زەینەب ئەرکەوازی ماڵەکەی پڕ کردووە لەو نیگارانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەدەست کێشاونی. ئەگەر باین لە دوای 2004ەوە بیشی من لە چەند پیشەنگا بەشداری کردە تا ئیسا ینی هەر ساڵێک تو بەشداری بکە لە 6-7 پیشەنگا هەر لە 50 زیاترە 50 پیشەنگا لە خانەقین لە بەغداد لە سلێمانی لە هەولێر لە هەرێم لە شارەکان من بەشداری کردمە لە فستیڤال بێ دیدار تا ئیسێش بەردەوامم. زەینەب هەر لە منداڵیەوە و لە قۆناغی سەرەتاییەوە خولیای بۆ وێنەکێشان هەبووە و برەوی بە خولیاکەی داوە. وەک خۆی دەڵێت کارەکانی زیاتر فۆلکلۆرین زیاتر ئەم ساڵ ینی زیاتر ئیشتەرکیز کردمە سەر کارە کولتوریەکان لەبەرەوەی ئمە زیاتر شانازی وە کولتورەوەکەین و کولتورمان نەفەوتێ ئێمەوە هوەرەوە تعبیر لەو شتەکەی من تەماشاکەیدن کارەکانم زیاتر ژنە ینی وە کارتێرم ینی قەزیە ژنە و لە پاڵ ئەوەشدا بەسمەوەی بە کولتورەوە سێری دەموچاوێ ئەی دوێتە بکەیدن هەم ئەزیدیە کووردە ینی چەند هەرچەندە کارە هونەریەکانی نەبوونەتە سەرچاوی بژێوی بۆ زەینەب بەڵام وەک خۆی دەڵێت ناو بەناو کارە دەستیەکانی لە ڕێگەی پێشانگاکانەوە دەفرۆشێت. بەنسبەت فرۆشتنی تابلۆ حتمما خۆی سەرچاوی مادی نییە ئاراگشت و نەرمەندی لەبەرەوەیمە سەقافەتی فرۆشتن و کڕینمان نییە بەس حتمما لە درێژایی کارکردنم چەند ساڵە من تابلۆ فرۆشتمە. یەکم جار لە 2005 ئەو کاتە ئەمریکیەکان جێسیسی لە خانەقین بوون کۆبوونەوەیان کردوە ڕێکخراوەکان ژنان ئەو وەختە من خۆم ناسیم وەکو شێوەکارێک لە پاڵ کارکردنەکەمە و وتم من ڕسم کەم ئەوشتانە وتی مادام ڕسمکەیدن ئێمە هینمانەیە کۆنفەراسێک لە خانەقین کەین حەسکەین چە ڕسم دیریت ئەو کاتە نمایشی بکەیت. ئیتر منیشە چە ڕسم داشتم ڕسمەکانم لەسەر جام وەک ئیسەنەوی ئەو کاتە زەیت و شتمان وەکار ناوەرد لەسەر جام بێ فکرەکانێکیشی تعبیری بێ فکرێکی بەسیط بێ کە هاوردم سێریان کرد گشت تابلۆگانم لەلیم کڕین هاتمەوە ئەراماڵ باوگم ڕوحی شاد بێ وتی چەند تابلۆت فرۆشتۆ ئەمڕۆ وتم مەڵا باوە نازانم ئەو دۆلارانە وەرگردمە تابلۆگان تقریبا نزیکەی 700 بوو ئەوها ئەو وەختە ئیتر دوایەوە ڕسم هاوردن ڕسم گەورە کردمەرە ڕسم شخصی پۆرترێت و ئەوانە. زەینەب ئەرکەوازی هێندە هونەرەکەی خۆش دەوێت خوازیارە بەشداری هەموو پێشانگایەک بکات کە لە عێراق و هەرێمی کوردستان دەکرێتەوە بەڵام ئاماژە بۆ دەکات فریای ئەو هەموو پێشانگایە ناکەوێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا خانەقین.